وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لزنجير باسی یاددا لەم ئەڵقەیەدا بە پشتیوانی خوای پەروەردگار سێ خەڵاتی خوای پەروەردگار یادی خۆمان دەخەینەوە، سێ شاخەڵاتی خوای پەروەردگار لە دوای دین و ئیمان و ئەم ئیسلامەتی و خواناسیە کە بەڕاستی چونکە لەگەڵ یان ڕاهاتووین خەریکە لە یادیان دەکەین. بەڵام پێغەمبەری دڵسۆزمان صلی الله عليه وسلم، پێغەمبەری خەمخۆرتر لە خۆمان بۆ خۆمان لەڕێی ئەم فەرموودە زێڕینەوە یادمان دەخاتەوە و ئێمەش لە خزمەتیدا دەبین. سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ: من أصبح منكم آمنا في سربه معافى في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. هەر کەسێک لە ئێوە لەگەڵ تاک بە تاکمانێتی ئەم فەرموودەیە بۆ منە، بۆ جەنابتە، بۆ تۆی بینەری بەڕێزە، با بیر لە خۆمان بکەینەوە، با یادی ئەم خەڵاتانەی خوای پەروەردگار بکەینەوە. هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە ڕۆژێکی نوێی بەسەرا هات، ئەم سێ خەڵاتەی خوای پەروەردگاری لەگەڵدا بوو. یەکەمیان ئامینەن فی سربه. شێخ محەممەد صالح العوثەیمین لە شەرحی ڕیاض الصالحیندا لە بەرگی دوودا لە لاپەڕی 401دا دەفەرمێ: ئامینەن فی سربه یعنی ئەی فی نەفسه وەقیلە قەومه، کە بەیانی هەستای لەگەڵ دەرونی خۆتدا ئاشنا بووی، ئارام بووی، ئەمین بووی. چونکە خەڵکانێکن بەیانی کە هەڵدەستن لە خۆیان بێزارن، دەرونیان نائارامە، هەز بە قەلەقی و دڵەڕاوچێ و ناڕەحەتی دەکەن لەو سەرەتای پڕبەرەکەتی ڕۆژدا. تۆ ئەگە خوا ڕەحمی پێکردی کاتێککە لە خەو هەستای بەیانی دڵ و دەرونێکی خۆشت هەبوو، هەستت بە ئارامی دەرونی دەکرد، دڵت گەش بوو، دڵت بە ژیان خۆش بوو، لەگەڵ خۆتە ئاشنا بووی. جاکە لەگەڵ خۆت ئاشنا و تەبا بووی، بڕوات هەبێت لەگەڵ خێزان و منداڵیشتدا تەبا دەبی. کە چوویتە دەرەوەی ماڵ لەگەڵ خەڵکیشا تەبا دەبی. زۆربەی ئەو کەسانەی کە بەردەوام لەناو خێزانەکەدا ئاژاوەیان هەیە، وەڵڵاهی ژنێکە مێردەکەی هیچ عیبی نییە، پیاوێکە ژنەکەی هیچ عیبی نییە، بەڵام ئەم خۆی لەگەڵ خۆیدا لە کێشەدایە. هەر کە بەیانی کردوتەوە کە ڕۆژ هەڵاتووە و ڕۆژی نوێی بەسەرا هاتووە، ئەم لەگەڵ خۆیان لە شەڕدایە. فی سربه ئەمانی نییە لەگەڵ دەرونی خۆیدا، بۆیە یەکسەر شەڕ بە هاوسەرەکەی دەفرۆشێ، بە منداڵەکانی دەفرۆشێ، دەچێتە سەر شەقام بە شۆفێرەکانی دەفرۆشێ، ئەچێتە سەر کار و فەرمانگا ناخەڵکی ناڕەحەت دەکا. خۆ ئەو بەرامبەرانە هیچ زیانێکیان بۆ ئەم نەبووە، ئەم خۆی لەگەڵ خۆیدا لە کێشەدایە، بۆیە ڕق و قینەکەی خۆشی بەسەر خەڵکا دەڕێژێ. تۆ کە بەیانی هەستای خوای پەروەردگار ئەو ڕەحمەتەی لەگەڵا کردی، ئەو دەروی خێرەی لێ کردیتەوە، دەرونت ئارام بوو، خۆشحاڵ بووی، گەشبین بووی بە ژیان، پێشوازی ڕۆژێکی نوێت کرد بە دڵێکی خۆشەوە. دووەمیان دەڵێن بە مانای ئەوەیە ئامینەن فی سربه یعنی لە ناو وڵاتەکەی خۆتدا، لە ناو گوندەکەی خۆتدا، گەڕەکەکەی خۆتدا، شار و شارۆچکەکەی خۆتدا، لە ناو قەوم و کەس و کار و هاونیشتیمانیانی خۆتدا دوژمنایەتی نەبوو. نە کەس دوژمنت بوو، نە دوژمنی کەس بووی، لە کەس نەدەترسای، کەس لێن نەدەترسا، بە ئەمن و ئەمانەوە لە دەرگای ماڵەکەت بەرەو کار و کەسابەتەکەت بەڕێکەوتی. ئەتر ئاوا بەیانیت کردەوە بە سەلامەتی و بە بێوەیی و بە بێ دوژمنایەتی. خاڵی دووەم معافە فی جەسەدی. کاتێک کە بەیانی هەستای ئەو ڕۆژە لە ڕۆژێکی نوێدا بە جەستەی ساغەوە هەستای، هەستت بە لەش ساغی کرد، ئازارت نەبوو، بە جەستەی ساغەوە پێشوازیت لە ڕۆژێکی نوێ و کاری ئەو ڕۆژە کرد. سێم عینده قوت یومه، پێبژێوی ئەو ڕۆژەت هەبوو، کارت هەبوو، پارەت هەبوو، نانت لە ماڵدا بوو، سفرەی بەیانی و نیوەڕۆ ئێوارەت مسۆگەر بوو. فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. ئەبێ ئەوەندە دڵت خۆش بێ، ئەوەندە شکرانەی خوای پەروەردگار بکەی، وابزانی
ئەم سەری زەوی بۆ ئەو سەری زەوی هەمووی مڵکی تۆیە. صدقت يا رسول الله صلى الله عليه وسلم وبالحق نتقت. زۆر جوانت فەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڕاستی ژیان هەر ئەمەیە، هەموو تەواوی ئەم ژیانەی سەر زەوی هەوڵدانمان، کار و کەسابەتمان، خوێندنمان، بەدەستهێنانی بڕوانامەی باڵا، دروستبوونی کەسایەتی ناو کۆمەڵگا، بەخوا ژیان هەر ئەم سیانت پێدەبڕێ. لە دوای ئیمان و خواناسی و دینداری لە بواری ژیاندا بەڕێزان ئەوەی دەمێنێتەوە بێوەی و سەلامەتی و بێدوژمنایەتیە. نەترسی لە خەڵک لێن نەترسێ، دوژمنی کەس نەبی، کەس دوژمنن نەبێ، هەروەها جەستەت ساغ و سەلامەت و بێ ئازار بی، پاشانیش نانێکی حەڵاڵ لەسەر سفرەکەت بێ و پێبژێوی ژیانی ئەو ڕۆژەت هەبێ. چونکە بۆ ڕۆژی دوای ئەوە خۆ تۆ مسۆگەر نییە کە دەژی، کەواتە گەر هەموو سەرزەوی هی تۆش بێ سوودێکت پێ ناگەیەنێ. وە ئەو ڕۆژە کە ئەی خوای پەروەردگار لەگەڵ هەزارەها هەزار خەڵاتی خۆیدا کە هەر ناژمێردرێن، هەر ناتوانین بیریان لێ بکەینەوە ئاماریان بکەین، ئەم سێ شاخەڵاتی خۆشی پێبەخشی، ئەوە خۆت بە گەورەی هەموو دنیا بزانە، بە پاشا بزانە، خۆت بە دەوڵەمەندترین کەسی ئەم سەرزەویە بزانە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرمودەیەدا ئەگەر بڕوونتر ورتر تەماشایکەین سێ خەڵاتی هەرە گەورەی خوای پەروەردگارمان یاد دەخاتەوە کە تەواوی ژیان هەر ئەمەیە. هەر یەکێک لەمانە لەم سیانە نوقسان بێ، ژیانت تاڵ دەبێ، ژیانت ژان دەبێ. یەکەم سەلامەتی و دووربوون لە دوژمنایەتی. ئای چه خەڵاتێکی گەورەیە کاتێک کەوا چەک دەبن پشتیانەکەن نییە، کە بەبێت چەک دەچیتە ناو ئۆتۆمبیلەکەتەوە، کە بە ڕێگادا دەڕۆی خەیاڵ لای ئەوە نییە بۆسەیەکت بۆ دانرابێ، کەمینێکت بۆ دانرابێ لە کتوب ڕاتەقەل لێ بکرێ. پێویستیت بەوە نییە سیارەکەت درع بێ و فیشەک نەیبڕێ، هەر سارەیەکی ئاسایی لەسەر شەقامە زۆر بە ئاسایی لێ دەخڕی. تەنها لە خوای پەروەردگار دەترسی و لە چاودێری خوا منەتت بە کەس نییە. چەند خۆشە کاتێک کە دەچیتە سەر جێگای خەوتن، چەک لە ماڵتان نییە، چەک لە بن سەرتەوە دانەندراوە، بە ئیسراحەت و ئارامی لێی دەخەوی. ئای چه خەڵاتێکی گەورەیە کاتێک جار هەیە لەبیرت چۆ دەرگای حەوشەکە داخەی، دەرگای مەدخەلەکە داخەی، چونکە ئەوەندە لە خۆت ئەمینی، هیچ ترسێکت لەسەر نییە. بەخوا ئەم خەڵاتەی خوای پەروەردگار خوا پەنامەندە و خوا ڕەحم بەوانش بکا و ڕزگاریان کە مەگەر ئەو کەسە تێبگا کە تووشی دوژمنداری بووە، ئەو کەسە تێبگا کە یەک چرکەی ژیانی لە خۆی ئەمین نییە، کە دوژمنەکەی بۆی دانەنیشتۆ لە شوێنەکە تەقەی لێ ناکا و ساردی ناکاتەوە، گیان لە دەست نادا. چەند خۆشە کاتێک کە بەیانی هەڵدەستی وڵاتەکەت لەناو گەل و میلەتەکەتدا ئاشتی هەیە، ناتەبایی نییە، شەڕ نییە، شەڕی ناوخۆ نییە. سوپاس بۆ خوای گەورە وڵاتەکەی تۆ نیشتیمانەکەت، حکوومەتەکەت لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەردا، لەگەڵ حکوومەتی جیهانیدا لە شەڕدا نییە. جەنگی دەرەوە نەچەسپاوە بەسەرتا و وڵاتەکەت تووشی جەنگی دەرەکی نەبووە. چونکە بەڕێزان ئەگەر تووشی دوژمنایەتی بووی، دوژمنایەتی لەسەر ئاستی شەخص، وەڵاهی وەکو شەخصی خۆت، تۆ با وڵاتەکە لە ناوخۆدا هەمووی ئەمن و ئەمان بێ، با وڵاتەکە لەگەڵ دەرەوەی وڵاتدا هیچ کێشەی نەبێ. بەڵام تۆ خۆت دوژمنایەتیت هەبوو، ئەو وڵاتە ئارامە بۆ تۆ دەبێتە جەنگەڵستانێکی سامناک، هەموو خەڵک لە ئارامیدا دەژی. بەڵام چونکە تۆ لە دوژمنایەتیدای و ناحەزت هەیە و ناکەست هەیە، ئیتر حەز بە ئارامیەک ناکەی، تامی ژیانی ئەم وڵاتە خۆش و ئارامە ناکەی. بەڵام ئەگەر خۆشت کەسێکی بێوەی، کاسب، دیندار، سەلامەت، بە حورمەت، بەڕێز لەگەڵ هەموو کەسات تەبا و ڕەبا و خۆشەویست بووی، بەڵام خوا نەخواستە لە ناو خۆی وڵاتەکەتدا شەڕ هەبوو، ئەو کاتە تۆ ئەمین نی، تۆ لە ماڵەوە دەیتە دەرێ لە بینی شەڕی دوو حیزبدا، دوو لایەندا، دوو تەرەفی وڵاتەکەدا لەوە چێبیبی بە قوربانی، و هیچ ساتێک لە خۆت ئەمین نی کاتێک کە ناو خۆی وڵاتەکەت شەڕی تێدایە. ئێستا دەبینین زۆر وڵات هەیە بەداخەوە کە شەڕی ناوخۆیان تێدایە. خوای گەورە ڕەحم بە وڵاتی ئێمەش بکا و ئەوانیش ئاشتیان بەسەرا بارێ، لەو شەڕ و جەنگە ڕزگاریان بێ. ئەو وڵاتانی کە شەڕی ناوخۆیان تێدایە، هەموو مرۆڤەکان کاتێک کە بێت تاوانن، خەڵکی سڤیلن، خەڵکی مەدەنین، فەرمانبەرن، دوکاندارن، کاسبن، ئەهلی بازاڕن، یەک چرکە لە خۆیان ئەمین نین. دەیتە دەرەوە لە شوێنەکە ئەو دوو لایەنە، ئەو دوو حیزبە، ئەو دوو تەڕەفە دەبێتە شەڕیان،
تۆش تێدا دەچی بە ناحەق و ناڕەوا و هیچ کەس نازانێت بۆچی خوێنت ڕژە. هەروەها ئەگەر وڵاتەکەت خوای پەروەردگار پەناماندا شەڕی تێکەوت، تۆ بۆ خۆت کەسێکی ساغ و سەلامەتی لە هەموو ژیانتدا دوژمنی کەس نەبووی، کەس دوژمنە نییە. هەروەها لەناو خۆدا خەڵک تەبان، حیزبەکان تەبان، وڵات یەک حکومەت و یەک دەستە و ساغ و سەلامەتن لە ناو خۆیدا، بەڵام لە دەرەوە دوژمنایەتیت بۆ دروست بوو. وڵاتەکەت چۆ جەنگەوە، ڕۆژانە چرکە بە چرکە چاوەڕێ ئەوەت دەکرد ئاگر لە ئاسمانەوە بەسەر تاببارێ، دەنگی فڕۆکە ببیستی، لاپاڵم و تۆپ و تارە بەسەر تابێ، درۆن بەسەر تابێ، لە کار و کەسابەتە یەک چرکە لە خۆت ئەمین نەبی، لە منداڵەکانت ئەمین نەبی کە دەچنە قوتابخانە تۆپێک بەر قوتابخانەکەیان ناکەوێ، لەوە ئەمین نیتا دەچیتە سەر کارەکەت کە دیتەوە ماڵەکەت بەسەر ماڵ و منداڵەکەتان نەڕووخابێ و ساڕوخێکی بەر نەکەوت بێ. ژیان کە ئاوای لێها لەسەر چرکەیە، یعنی تۆ بۆ هیچ چرکەیەک لە ژیانت ئەمین نی، بۆ هیچ چرکەیەک خۆت بە خاوەنی هیچ نازانی، چونکە لەوە دەچێت ڕۆژە تووشی ئاوارەیی بی، وڵاتەکەت بەجێ بێڵی، دەربە دەربی، بکوژرەی، کەم ئەندام بی، ئەو ماڵی هەتا شتێکی بەرکەوێ، ئاگرێکی بەرکەوێ، ساڕوخێکی بەرکەوێ، تۆپێکی بەرکەوێ، خاوەنی هیچ نەمێنی. بۆیە خەڵاتی یەکەم ئەوەیە کە لەگەڵ خۆتا وەکو شەخص دوژمنایەتی نەبێ، ناوخۆی وڵاتەکەت تەبا و ئارام بێ، شەڕی دەرەکی لەسەر نەبێ. دووەمیان معافا فی جەسەدی، هەر ڕۆژێک لە خەو هەڵسای ئازارت نەبوو، لەسەر سفرە حەبی درێژخایەنن نەبوو کە هەموو ژەمێک لەگەڵ خواردنەکە لەگەڵ تابێ، شەو ڕاکشای بە ئیسراحەت خەوت لێکەوت، جەستەیەکی خۆش تەپاوتلن نەبوو لە تاوی ئازار، دەروونت ئارام بوو چونکە لە ڕۆژەکەی خراپەت بۆ کەس نەبوو بوو، ماڵی حرامت نەخوار بوو، غەل و غەش و فێڵت لە کەس نەکردبوو، هەر ئاوا دەکەی سەر دەکەیتە سەر سەرینەکە و بە ئیسراحەت خەوت لێ دەکەوێت، دڵت خۆش بوو چونکە هەیە بەڕێزان جەستەی عەیبی نییە، دەرونی تێک چووە، ئەم دەروونە نەخۆشە کاریگەری لەسەر هەموو جەستەی داناوە، ئەوەندە دڵ ناڕەحەتە تووشی ئەنواع و جۆرەها نەخۆشی جەستەیش بووە. بەخوا هەیە لەم دنیادا ئازادە، لە سجنانیە، کەچی لەگەڵ لە ناو خۆیدا لە قەفەزەی سنگیا لە سجنایە، و ئازانێ ئەم دنیای ڕووناکی تێدا نەماوە، ئەم تیشکی خۆرە نابینێ، ئەم گوڵۆپانەی کارەبا نابینێ، هاوڕێکانی نابینێ، خۆی بە تەنها دەبینێ، بەردەوام لە دڵڕاوچە و دڵ ناڕەحەتیدایە. ئەگە خوای گەورە ئەو دەرگای ڕەحمەتەی لە تۆ کردەوە، بەیانی هەستای جەستە و دەروونت ساغ و سەلامەت و ئارام بوو. سێم عیندەهو قوت و یەومی، بژێوی ئەو ڕۆژەت هەبوو، نان و پێخۆرت هەبوو، پۆشاکت هەبوو، ئەو ڕۆژە ئیشت هەبوو، بێکار نەبووی، لە شار و وڵاتەکەی خۆتدا کارت دەکرد، لەبەر بێکاری نەچوویە شارێکی تر، ئاوارەی وڵاتان نەبوو بووی، سوکایەتیت پێ بکرێ، بێحرمەتیت پێ بکرێ، هەموو شتێک قبوڵکەی، ئاشنانی بە دینیان، ئاشنانی بە کولتوریان، بە ڕەوشتیان، بە ئەخلاقیان، ماڵ و منداڵ لێ بێ ئاگای لەبەر پاروێگنان، نە ئەلحەمدولیلا لە شوێنی ژیانی خۆت و ماڵ و منداڵتدا پێبژێوی ژیانەکەشت مسۆگەر بوو، کارت هەبوو، دڵنیا بووی موچەکەت نافەوتێ، ئەمڕۆ کارت کردووە سەری مانگ ڕێک لە کاتی خۆیدا موچەکەت وەردەگری، لە کۆمپانیایەکی لە شەریکەیەک دای خاوەنکار فێڵت لێ ناکە و دڵنیایی تەواوت هەیە بەویستی خوای گەورە لە کاتی خۆیدا موچەکەت و حەقەکەت وەردەگری، ئەو کاتە وابزانە هەموو دنیا هی تۆیە، وابزانە ئەم سەرزەوی هەمووی هی تۆیە، چونکە بەخوا لەسەر زەویدا هەر ئەم سێشتەمان لە دوای دین و ئیمان پێدەبڕێ. چەندوانەیەک لەم فەرمودەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم یادی خۆم و ئێوەی بەڕێز دەخەمەوە. یەکەمیان قەناعەتت هەبێ و دڵخۆش بە، هەیە هەر سێکیانی هەیە، دوژمندار نییە، جەستەی ساغە، کاری هەیە، پێبژێوی ژیانی مسۆگەرە، سوبحان الله هەمیشە دڵتەنگە، هەروە ئەزانێ هیچی نییە، هەر خەمی ئەوەیەتی لە برسانە بمرێ، هەر خەمبارە. زانای پابەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ کابرایەکی ناسیاوم هەبوو، دەوڵەمەندێکی زۆر گەورە بوو، کاتێکەوە دەچوومە لای جارجار لە نووسنگەکەی لە مەحەلەکەی سرم لێ دەدا، بەردەوام دەم بەگلەیی بوو، ئەیگوت جەنابی دکتۆر، جەنابی مامۆستا محەممەد، وەڵڵاهی هیچ حاڵ نییە، کە سابەت کزە قازانجمان کەم دەست دەکەوێ، ئەو هەموو بازار و دوکانە واریداتێکی ئەو تۆی نییە، نەگڵی زەرەری کردووە، نە ڕازی نەبوو بەوەی کە دەستی دەکەوێت، دایمە دەم بەگلەیی بوو، دەم بە هاوار بوو، ناڕازی بوو لەو بەشەی کە خوای گەورە پێی بەخشیوە، لە کتوپڕا سوبحان الله تووشی دەردێکی سەخت بوو، لە جێگادا خستی، بە حکمی هاوڕێیاتی چوم سەرێکم لێدا،
کاتێک کە چوم لەلایەوە دانیشتم سەری هەڵبڕی وتی جەنابی دکتۆر محەممەد خۆزگە لە خۆزگەی خوا لەم سەرزەویە هیچ شت نەبێ بەس لە شت ساغ بێ دڵم نەشکاند بیری بخەمەوە هەردوێنێ و پێرێ بوو کە دەتگوت ئەوە کەی ژیانە لە وڵاتەدا نەکار هەیە نەکەسابەت هەیە لە کاتێکە تۆ چەندەها ڕیزە دوکان و بازار و کۆمپانیاتە بوو ئێستا تێگەیشتووی کە لەش ساقی هەموو سەروەت و سامانی دنیاە کەچی چەند ساڵە بەردەوام دڵ ناڕەحەت بووی لە هەژارەکان دڵت ناڕەحەتتر بوو دووەمیان با لەخوا بپاڕێنەوانێ ئەم سیانەمان پێ ببەخشێ و بۆشمان بپارێزێ واللهی بەغەیری ئەڵڵا ناکرێ بەڕێزم جەنابەت بیر بکەوە ئەگەر دەوڵەمەندێک بڵێ وەرە هەرچی سەروت و سامان مەدەیخەمە بەردەستت ئەوە ژمارەی حیسابیەکەمە حەج ڕۆژێ چەند مەبلەغی زۆرت دەوێ بە هەزاران دۆلارت دەوێ بڕۆ ڕای کێشە لە بانقەکەی مندا لە حیسابەکەی مندا بەڵام ئایا ئەو کەسێک کە ئەم هەموو پارەت بداتێ دەتوانێت دڵخۆشت کە نەبەخوا بەخوا دڵخۆشی جیاوازە لەگەڵ خۆشگوزەرانی هەیە زۆر خۆشگوزەرانە واللهی ماڵەکەی دروست نییە ئینە حەسوودی پێدەبرێ واللهی کەلوپەلی ناوماڵی لە هەموو کەلوپەلێک گرانترە لە دەروی وڵات بۆی هاتووە ئۆتۆمبیلی گرانبەهای لە ژێردایە ماڵ و منداڵی باشی هەیە سوبحان الله کەچی دڵی تەنگە دڵی خۆش نییە چەند جار لەسەر سفرەی ڕازاوە من و تۆ دانیشتوین چونکە دڵمان تەنگ بووە هیچ خۆشی لەزەت و چێژێکمان نەبینیوە جاریش هەیە نان و تەماتەیەکت خواردووە نان و دۆیەک و ماستاوێکت خواردووە واللهی ئەوە نەدڵت پێی خۆش بووە لە خواردنە هەرە گرانبەهاکانی جیهان بەلاتەوە بە نرختر بووە وی خەڵک ئەگە بتوانێت بارمەتی مادیت بدا بەڵام خۆ ناتوانێت دڵخۆشتکە هەر بەخوا دەکرێت پاشان کاربەدەستێک بڵێ وەرە پشتیوانت دەبم لە سایە و سێبەری مندا بە کەس ناتوانێت پێ لە سێبەرەکە شنێ کەس ناتوانێت مۆڕەیەکت لێ بکە کەس ناتوانێت ئازارتدا کەس ناتوانێت دەست درێژیت بکاتە سەر ئەڵێ من پشت و پەنایەکم هەیە فڵان مەسئولە لە پشتمە بەڵام باشە ئەو بەرپرسە ئەو کاربەدەستە حیزبی و حکومیە باڵایە وا لە خەڵک پاراستی ئەی دەتوانێت لە جەڵتەی مێشک بتپارێزێ نەبەخوا ئەتوانێت لە جەڵدەی دڵ بتپارێزێ نەبەخوا ئەتوانێت لەوەی بتپارێزێ کە ڤایرۆسێک بێتە جەستەتەوە و جەستەر لە ناوبەرێ هەناسەت نەهێڵەوەکو ڤایرۆسی کۆڕۆنا و هاوشێوەکانی نەبەخوا ناتوانێت خۆەوەی پێ ناکرێت ئەتوانێت بتپارێزێ لەوەی کە خانەیەکی جەستەت نەشکێ و تێک نەشکێ و سیستمەکەی تێک نەچێ و تووشی سەرەتان و شێرپەنجە نەبێ نەبەخوا ناتوانێت خۆی خۆشی پێ ناپارێزرێت چ جای تۆ کەواتە بەڕێزان هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵاه هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵاه خۆی ئێمە گرانی نەوەتەکانمان لەبیرە گرانی نەوەتەکانم گەنجانە ڕەن بە بەبیریان نەیە بەڵام ئێمە تەمەنێکمان کە هەیە و خۆشمان تێیدا ئەو ژیاوین لە ساڵی نەوەتەکاندا کە گەمارۆی ئابووری لەسەر کوردستان بوو عێراقیش ئەمە گەمارۆیشکی خستووە سەر کوردستان دڵمان بەوە خۆش بوو باران یەکجار زۆر بوو گەنم زۆر جوان ڕوە بڕواتان هەبێ من خۆم چوومە ناو گەنمەوە بە باڵای مرۆڤ بە گەنم دەهات گوڵەکانی ئاوا پڕ بوو لە گەنم بەڵام سبحان الله یەک حەشەری بچووک کە پێیان دەگوت سنووشی سەڵە ئەو سنە بۆی هات ناو ئەوەی گەنمەی دەمژی بە هەموو شێوەیەک خەڵک خەریکی دەرمان ڕەشاندن بوو بەو نەتەوەیە گرتوەکان یارمەتیان دەدا منەظەماتی ئەجنەبی وەزارەتی کشتتوکاڵی ناوخۆ هیچ کەس نەیتوانی ڕێگری لەو سنووکت لێ بکە ئێوارە دەدڕشاند لە ناو پێڵاوەکانماندا بەعنی ئەو سنە دەکەوت ئەوە خرمەی دەهات لە بێر پێێتە وڵی بەیانی کە دەچوویتەوە دوو ئەوەندەیکەی پێوە بوو ئەو گەنمەی دەمژی وەکو سرنج جێگلەی دەدا ناوەکەی دەردێنا ئەو گەنمە جوانە نەدەدورایەوە بەڕەڵات دەکرد هیوا بوو دەیدوریەوە لە دوو تەنەکە گەنما بتبردایە بۆ ئاژ مشتێ ئاردە دەست نەدەکەوت چونکە ناوەکەی دەرێنابوو چاو لێ بەس بەخوا دەکرێت خوبارانیش باری خۆخزەویش بەپیت بوو گەنیمیش ڕوە گوڵی کرد پڕ بوو ئەگە خوا ڕەحمت پێ نەکات بە یەک حەشەرەی بچووک بێنان دەبی خەڵک تووشی ئەو گرانیە گەورە بوو بۆیە هەر دەبێت لە خوا بپاڕینەوە بڵێ خوایە ئەمانم پێ ببەخشە یا ڕەبی خوایە بۆشم بپارێزە بەغەیری تۆ ناکرێ یا الله رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات أما دعاك إبراهيم پیغمبرا عليه الصلاة والسلام حضرت إبراهيم فرمي يا رب خوايا أم مكة أم دشت تشولو هولو بآوا وبآوا دانية يا الله بقوري خود بتو دقواردري بيقوري بشاريشي أمين وهروها رزق روزيج بسر دانیشتوانەکەی دابڕێژی لە هەموو جیهانەوە رزق ڕۆزی بەسەر دابڕژێ چاو لێ خوای گەورە وەڵامی دوعاکەی دایەوە
ئەو مەککەیە ئاوەدانترین شوێنی سەر زەویە 24 سعات دەوری ئەو کەعبەیە ئەو شوێنە مبارەکە قەرەباڵغا هیچ کات چۆڵ نییە و ڕزق و ڕۆزی فراوانی هەموو دنیا ڕووی تێدەکا بۆیە دەبێت بەس داوامان لەخوا بێ و یەقینمان هەبێ بەبێ ئیزنی ئەڵڵا و بەبێ ویستی خوای گەورە هیچمان پێ ناکرێت سێم کە خوا ئەم سیانەی پێدای بیان پارێزە کاکە دوژمنایەتی لەگەڵ کەسدا نییە دەی خۆل لە فیتنە پارێزە تۆزێ خۆراگر بە تۆزێ بارقوڵ بە کاکە تۆزێ لێبوردە بە تۆزێ بە تەحمل بە وەرە تۆ خۆت کارکە لە هەندێک قسە هەروە بزانە گوێت قسە نابیستێ لەسەر مەبە لەسەر هەموو قسەیەک ورد مەبەوانێ و لەسەری هەڵمەچۆ بە دوواداچوونی بۆ مەکە خوای گەورە لە ئاشتی و ئارامیدا ژیانی پێڕەوابینی تو خوا بە ناحەق لەسەر قسەیە خۆ تووشی دوژمنایەتی مەکە بارقوڵ بە خۆ پارێزە تەندروستیت باشە سوپاس بۆ خوای پەروەردگار بیپارێزە بەڕێنماییە تەندروستیەکان بەڕێنمایی و ئامۆژگاری دکتۆرە بەڕێزەکان ئیشێکت هەیە کارت هەیە پێبژێویت مسۆگەرە وەڵای ئیشێکت هەیە لە خوا بە زیاد بێ داهات زیاترە لە خەرجیت مانگانە پاشەکەوتی چی لێ دەکەی قەرزان نابێەوە لەسەری دەکاکە لە دەستی مەدە ئیشەکەت بەچی لە دەستی مەدا بە دڵسۆزی بیکە ئەوەندە بە دڵسۆزی بیکە ئەگە بشتەوێ لەوێ بڕۆی بۆ کارێکی تر خاوەنکار بە دوو تا بگری خاوەنکار بە دوو تا بێ تەکلیفت لێ بکا کە بگەڕیتەوە نەک لێت بێزار بێ و خواخوای بێ دەرتکە ئیشەکەت زوو زوو مەگۆڕە الحەمدوللا داهاتت باشە شتێک پاشەکەوتیشت هەیە کارەکەت مسۆگەر و بەردەوامە ئەوەندە تەماح باز مەبە ببیستی بەس خەبەرێکت بیستۆ لە فڵان شوێن لە فڵان شار لە فڵان کۆمپانیا لە فڵان دایرە موچەیەک هەیە ئەوەندە و نیوی ئەم موچەی ئێرە دەبێت یەکسەر کارەکەی خۆت واز لێبینی و بڕۆی بەدووی ئەوە کە هیچ زەمانێکی نییە لەوە چێت 2 مانگ بێ بەڵام دواتر هەتا بێ کار دەبی کارەکەت مەگۆڕە لە دەستی مەدا دەستی پێوە بگرە شکرانەی خوای لەسەر بکە بەڵام عیبی مرۆڤ ئەمەیە یەکەم تا لە دەستیان نەدەین قەدریان نازانین ئەمن و ئەمانمان هەیە خۆمان تووشی شەڕ دەکەین کابراسی دەکەی ئەمن و ئەمانێکی باشی هەیە بێ وەیە سەلامەتە دوژمنایەتی نیە لەسەر شتێکی بچووک دەیکا بە شەڕ و هەرا و فەرتەنەیەک ئەمن و ئەمان لە خۆی تێک دەدا ئەمجا 100 دەستماچ دەکا هەر وەکو خۆی لێبێتەوە ئەخۆتە بۆ شەڕە هیچت بەدەست نهێنا هیچ دەستکەوتێکن نەبوو ئەم هەموو دەستماچکردن و پارەدانانی ساڵانە کۆت کردوێتەوە لە سوڵحێکا داینی هەر وەکو خۆت لێبێتەوە دەکاکە لە ئەوڵەوە خۆت پاراستایە عیبەکەمان ئەوەیە تا لە دەستیان نەدەین قەدریان نازانین ئۆتۆمبیلێکت پێ حەمد و سەنا بەخوای پەروەردگار حیا و حرمەتی خۆت و ماڵ و منداڵی هەڵگرتوێتەوە لەسەر جادە ناوەستی دەست لە تەکسی ڕناگری سواری پاس نابی ئیش و کاری خۆتی بەڕێک و پێکی پێ دەکەی توخوا حەیب نییە ئۆتۆمبیلە پسی لە 200 لێ خوڕی ئەڵێ ئەم جادەیە 100 بڕۆ تۆ دەچی لە 180 ڕۆیشتووی کارە ساتێکت لێ ڕوودەدا یان خۆت تێدا دەچی تەندروستی تێک دەچێ لەسەر عەرەبانە دەبی هەتایە ماڵەکەت دەڕوا یان ژیانی خەڵکانێکی تریش دەکەوێتە مەترسیەوە بەهۆی تۆوە ئەمجا دەبێ خەریکی سڵح و سڵحکاری و حتا مردن چاوبەرەژێری خەڵک بی ئەم خەڵاتەی خوای گەورە بەدەستی خۆت لە خۆتت تێکدا لەسەر شتی بچووک ئاژاوەیەک لە وڵاتە پەیدا دەکەن ئێمە لەم هەرێمی کوردستانەدا خوا پەنامانداونەی بینینەوە چەند ساڵ شەڕی ناوخۆ بوو ئەو هەموو گەنجە جوانە کووردە هەردوو لا بە حیساب پێشمەرگە هەموو حیزبەکان هەمووی ناوی پێشمەرگە بوو هەر جلی کوردی لە بەرابوو هەر بە جامانەی کوردیەوە هەر بە زمانی کوردی قسەی دەکرد لەسەر شتی زۆر بچووک شەڕێکی گەورەی چەند ساڵە بە هەزاران ڕۆڵەی کوردی موسڵمان دڵپاک کوڕەفەقیر و هەژار بوو بە قوربانی تێیدا دوایش کەس خۆی لێ ناکا بە خاوەن هەمووی نەفرەتی لێ دەکا هەمووی دەڵێ بە نەفرەت بێ شەڕی ناوخۆ هیچی دەڵێ من نەبووم باشە هەتا توش نەبووین با بارقوڵ بین ئەو تەنەزولەی لە دواییدا بۆ یەکتری دەکەن ئەوانی کە لە حیزبەکاندا نەدەسەڵاتان کاکە ئێستا بۆ یەکتری بکەن تا ئاژاوەکە دروست نەبووە دووەمیان تا تەندروستیمان لە دەست نەدەین یەک شکری خوا ناکەین کە ئەو هەموو ساڵە لەشی ساخ کردوین بەخوا حیفە هەر لە نەخۆشیدا دوعا بکەی واللهی حیفە لە کاتی لەش ساغی و ئەو پەڕی لەش ساغیدا دوعانەکەی خوا بۆت پارێزێ الحەمدولیلای لەسەر نەکەی بەهی خوای نەزانی سوپاسی خوای لەسەر نەکەی دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهویل العەطادا دەڵێ کابرایەکی پیر تەمەنی 80 ساڵ بوو میزی گیرا بوو دیارە دکتۆر حەسان شەمسی پاشا بۆ خۆی هەم پسپۆڕی نەشتەرگەریە هەم بانکخواز و نووسەرێکی گەورەی ئیسلامیشە ئەڵە ئەو پیرەمێردان هێنا بۆ خەستەخانە بۆ نەخۆشخانە دیارە ئەهلی بووە بە پارەیەکی زۆر پسپۆڕی میز و میزەڕۆ ئەوانە کلیە و گورچیلە
سۆندایان بۆ دانا و میزڵدانیان خاڵی کرد کابرا ئیسراحەتی کرد چه ئازارێکی سەختە خواپەناماندا میزت بژیرێ بەس ئەوەت بژیرێ ئێتر تاو ژیانت لێتاڵ بووە ئەڵە کابرا کە میزڵدانیان بۆ خاڵی کرد و لەو ئازارە قورسە بەو تەمەنە زۆرەوە ڕزگاری بۆ ئێتر دەستی کرد بە گریان دکتۆر زۆر سپاسی دکتۆرەکانی کرد هەرچی کوڕی بوو کوڕەزای بوو کچە زای بوو ئەو هەموونەوەی ماشەڵڵا ساڵح لە دەوری بوون هەموو زۆر دەستخۆشییان لە دکتۆرەکان کرد کابرای پیرەمێ دەستی کرد بە گریان وتیان بۆە بە کوڵ دەگری ئازارت ماوە وتی ناوەڵە دەستان خۆش بێ و خوا پاداشتانداتەوە خوا ڕزگاری کرد و ئێوە بوونە سەبەب ئەلحەمدولیلا میزڵدانم خاڵی بوو ئەم جارش لەو ئازارە بە قووەتە ڕزگارم بوو بەڵام بۆیە دڵم پڕ بووە هەشتا ساڵە ئەم نیعمەتەی خوام لەگەڵدایە وەڵڵاهی هەر نەمزانیوە ئەمە خەڵاتی خوایە چونکە قەدمیزم نەگیراوە ئێستا هەست پێ دەکەم هەشتا دانە ساڵە خوا چ خەڵاتێکی گەورەی بە من بەخشیوە دۆمیشیان بۆیە دەگریم ئەوە تا ئێوە بە پارەی خۆم لە خەستەخانەی ئەهلیدا کارێکتان کردووە زانستێکتان بەکارهێناوە منتان لەو ئازارە ڕزگار کردووە ئەو هەموو سوپاسەتان دەکەم کوڕەکانم کچەکانم کوڕەزا و کچە زاکانم بە هەمومان دەم بە سوپاسین و دەستخۆشیتان لێ دەکەین حەیف نەمگوت ئەلحەمدولیلا یان وتبێتیشم بەخوا زۆر زۆر کەم بوو ئای چەند کەم ئەلحەمدولیلام کرد لە پاداشتی ئەو هەموو خەڵاتی کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا پێی بەخشیوە هەشتا ساڵە میس بەبێ ئازار دەکەم و هەر هەستم پێ نەکردووە واللهی بیرم نایە بێتم ئەلحەمدولیلا چونکە هەروەم دەزانی خەڵاتی خوا پارەیە و سیارەیە و خانووە و عەرزەیە و دینارە و دۆلارە و زێڕە و من بەزانم دەبینی خۆ ئێستاگە هەموو دنیاهی منە بووە چەند دەقەیەکی تر میزەکەم بۆ نەکرایە ئیتر ژیانم کۆتایی پێ هاتبوو ئەم عەقڵە جوانەمان هەیە حتا تووشی نەخۆشی نەفسی نەبی بەخوا قەدری نازانی جارجارە کاکە گیان سەرێک لە شێتخانەکاندا ئەوەی پێ بەخشراوەکان لە کەوانەیەکە لەگەڵ ڕێزمدا پێیانڵان شێتەکان دەستی ڕێز و سۆز بە سەریان دابێنە پێداویستێکی ژیانیان بۆ دابین کە خەمێکیان لێ بخۆ گاڵتەیان پێمەکە دەرسی ژیانیان لێوەرگرە یادی خەڵاتێکی خوا بکەوە بەسەر خۆتەوە کە عەقڵە ئەو پیاوە ئەو بەخشراوە ئەو شێتە کەلەی لە تۆ زلترە سەری لە تۆ زلترە بازووی لە تۆ بەهێزترە جەستەی لە تۆ ساخترە بەس یەک شتی لە دەستداوە نیەتی ئەویش عەقڵە ئەو عەقڵەی لە دەستدا بزانێت چی لێ هاتووە ئەبێتە گاڵتەجاڕی منداڵان ئەهلی بە ویژدانی وەکو جەنابتان نەبێت خەڵک دەرگای لێ ناکاتەوە ئامادەنیە نانی لەگەڵا بخوا بۆیە وا مەزانە ئەمە هەر فەقیر و هەژاریش تووشی دەبێت وەڵڵی لە کتێبەکاندا تۆمار کراوە و بە ژیانی واقعیش بینیمانە هەیە بازرگانی زۆر گەورە و سەرمایهدار بۆ تووشی نەخۆشی نەفسی و عەقڵی بۆ و لەسەر جادەکان دەسوڕێتەوە هەیە خاوەنی بڕوانامەی باڵا بووە هەیە پێگەی سیاسی بە قووەتی هەبووە پێگەی حیزبی بە قووەتی هەبوو ئێستا شێتە و لە ژوورەوە بەستویانەتەوە بۆی کە ئابڕۆیان نەچێ و خەڵک نەیبینێ سێم لە کاتی کار و کەسابەت و بژێوی و پارەی باشدا ئەزیزەکەم سوپاسی خوا بکە ناشکور مەبە دەست بڵاو مەبە هەموو ڕۆژە بەهاری کار و کەسابەت و پارەباری نابێت بەداخەوە ئێمە ئەو کاتێککە خۆی گەورە زۆرمان پێدەبەخشێ کار و کەسابەتمان باشە پاشەکەوت ناکەین ئیسراف دەکەین زیادە ڕەوی دەکەین لە شتی بێمانای بێسووددا ئەمجا کە ئیشەکە نەما کە کاتێککە موچەکە نەما ئەمجا خۆ دەکوشین ئەم جارەکانە لە پێداویستیەکانی ژیانی خۆمان و مەڵمنداڵ دژەگرینەوە و سوودێکشمان پێ ناگەێنێ بۆیە عیبەکەی ئێمە ئەوەیە لە کاتی ئیش زۆریدا لە کاتی بوونی پارەدا بەداخەوە قەدری نازانین کۆتایی وتارەکەم زنجیرە باسی یاد ئەڵلقەی ئەمڕۆمان بەو ئامۆژگاریە دێنم پیاوێکی دنیادیدا زانا و دانا و حەچیم و کاربەجێ بە کوڕەکەی وت کوڕی شیرینم واللهی شیرینیم زۆر چێشتووە لە دنیادا لە هەنجوینەوە حتا شیرینی دەست کرد بەڵام لە بێوەی و سەلامەتی شیرینترم نەچێشتووە تاڵیشم چێشتووە تەمەنم زۆرە کوڕەکەم تاڵیم زۆر چێشت هیچ تاڵێک بە ئەندازی محتاجی دەستی خەڵک تاڵ نییە واللهی ئاسنی قورسم بار کردووە حەماڵیم کردووە فەردەی قورسم بەشان ماداوە هیچ قورساییەک بەقەدەر قەرزاری بۆ پیاوی بە حرمەت و بە ڕێز و بە شەهامەت کە لە قەدر و حرمەتی خۆی دەترسێ واللهی بەقەدەر قەرزاری ئاسنی قورسم نەشەشان نەبووە ئاژەڵی دڕندەم لە کێوان و لە شاخەکان و لە دۆڵەکاندا بە شەوی تاریک مامەوە بینیوە مەترسی لەسەر ژیانم بووە شوانیم کردو و ئاژەڵدار بوو بەڵام هیچ دڕندەیەک سامناکتر نەبووە لە هاوڕێی خراپ چونکە و بەس جەستەت دەخوا ئەم کەرامەتت دەشکێنێ حرمەت لە ناو خەڵکان هەیەڵێ ئابڕوت دەبا لە کۆڵن نابێتەوە دەوڵەمەندیم زۆر بینیەوە زۆریش دەوڵەمەند بووم هیچ دەوڵەمەندێک ناگاتە قەناعەتی ناودڵ
دوژمنایەتیم بینیوە و جارجار تووشی دوژمنایەتیش بووم هیچ دوژمنایەتێکیش ناگاتە نەفسی ناو ناخی خۆت بە تایبەتی کە فەرمانت پێ دەکا بەخۆ بە گەورە زانین وات لێ دەکا کە تۆ خۆت بە ڕەفیقی خەڵک نەزانی هەموو مێرو لەبن و تۆ فیلبی لە چاویاندا تۆ لە ئاسمانی خەڵک لە ژێر زەویدا بێ ئەو نەفسە پیسە لە هەموو دژمنداریەتێک خراپترە و لە ناوت دەبە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خۆی ئەم سێ خەڵاتی خۆتمان هەمیشە پێ ببەخشی و بۆشمان پارێزی یا ڕەبی خۆی تا دەژین بە سەربەرزی بژین بە لەش ساغی بژین بە بێوەی و سەلامەتی بژین یا ڕەبی خوا ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی بەو کەسانە بکەیتەوە وەزعی نەفسیان تێک چووە ئەوانەی کە جەستەیان تێک چووە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیتەوە آمین آمین والحمد لله رب العالمين